دوو کرێکار ژیانیان لەدەستداوە لە ساڵی ڕابردووی 2019 ئەوەی کە لای ئێمە تۆمارکرایە وەکو سەندیکای کرێکارانی بیانی ئێستاش لێرە زۆر دێنە هەرێمی کوردستان کار دەکەن بە تایبەتی هەندێک لە کرێکاران بە شێوەی بەرفراوان کە مەبەستمە بە ناوی گەشت و گوزار دێن لێرە کار دەکەن بە ناوی گەشت و گوزار دێنە هەرێم بەڵام کەچی لێرە کاری کرێکاری دەکەن ئەو بەڕاستی شتێکی نامەنتیقە پێویستە ڕێگریان لێ بکرێت کە کرێکار بە ناوی گەشت و گوزار بێ لێرە بە ناوی کرێکاری کار بکە پرۆژەی یاسای کارێک لەلایەن وەزارەتی کارەوە ئاراستەی پەرلەمان کراوە سەندیکای کرێکاران بەشدار بووە لە نووسینەوەی ئەو ڕەشنووسە یاسای کاری هەرێم بەڵام هەتا ئێستا نازانم لە ئەنجومەنی وەزیران ئایا ئاراستی پەرلەمانیان کردووە یان نا